دەچینە کەرکووک میوانەکەمان ئامادەیە لەوێ باس لە دۆخی خاون پێدەست تایبەتەکانەکەین لە تۆرێکی تایبەتە لێسادا باسەواکرێت کە ڕۆژی خاون پێدەست تایبەتەکانی کەرکووک لە ڕۆژێکی خراپدان بۆچی ڕۆژ و دۆخم بۆ ناتێکەڵێکم باسەواکە کە ڕۆژیان باش نییە و دیانەوێت ئەم ڕۆژە خراپی خۆیان بگەێنن بەلایەنی پەیوەندیدار. ئێمەش لەم تەوەرەدا سەرنجدەخینە سەر دۆخی ئەوان بەڕێز فەرهاد محەممەد ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی داکۆک بۆ مافی کەمەندامان ڕاستەوە خۆ لە کەرکووکەوە لەگەڵمان کاک فەرهاد بەیانیت باش سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دەمەوێت باس لە دۆخی خۆتان بکەن واتەی چۆن ئەڵەن دۆخمان باش نییە خۆ دۆخمان خراپە با لە زاری ئێوە بستیم زین دۆخەکە چۆنە. کاک فەرهاد گوێت لە منە؟ بەڵێ بەیانی بەڕێستان و بینەرانی بەڕێز بەڵێ ژیانێتە بڵێ زۆر سوپاس بۆ ئامادەبوون پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە ئەمێ بزانم دۆخی خاون پێدەویستی تایبەتەکانی کەرکووک چۆنە باستەواکەن ئەڵەن دۆخەکە خراپە ئەمانە لە زاری ئێوە بیستین وێنەکەمان بۆ بگواستنەوە بۆی بزانین کە دۆخەکە چۆنە و خراپێکە لە چ هەستێکدایە. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵە بەڕێزەکەتان لێرە زۆر سپاسەکەم دیارە کەناڵە بەڕێزەکەتان دایم خەمخۆری کەسانی خاون پێدەویستی تایبەت و کەمەندام بووە جا لە هەر شوێنێ بوو بێت من تەواو سوپاسانەکەم. بەڕاستی باس لە دۆخی کەمەندامان بکەین لە عێراق و لە شاری کەرکووکە کەمەندامان بەگشتی لە عێراقا کێشەی هینیان هەیە کێشەکانیان زیاتر ئەوەی لە ئاسی ڕێگەوبان و لە ئاسی ئەوەی کە پرۆژەکان نەگرێ بایەخ بە کەسانی کەمەندام نادرێ ناو پرۆژەکانە بۆ نمونە کە بینایەک دروستەکرێ بینەکە گونجاو نییە بۆ کەسانی کەمەندام بتوانێت بچێتە ئەو شوێنەی کە ژیانی تێدا گونجاوە. بەڵێ دیارە باست لەوە کرد کە کەسانی خاون پێداویستی تایبەت لە کاتی دروستکردنی ئەو پرۆژانەی کە تایبەتە بە ئەو با بڵێن لە دروستکردنی مۆڵ بێ یاخود هەر پرۆژێکی دیکە بێت بارودۆخی کەسانی خاون پێداویستی تایبەت لەبەر چاو ناگیرێ. لەم لایەنەوە ئێوە هیچ داواکاریەکتان بەرز کردوتەوە بۆەوەی کاتێک کە هەر پرۆژەیەک یەکێکی نیشتەجێبوون دروست دەکرێت شوێنی تایبەت با کەسانی خاون پێداویستی تایبەت لەبەر چاو بگیرێت؟ بەڵێ ئێمە پرۆژەی خۆمان بەردەوام گلەیەکانمان پرۆژەکانمان گەاندووە بە حکوومەت چوەتە بەردەسی بەرپرسانی مەقسەد ئەم وڵاتە بەس تەنیا کێشەی ئێمە ئەوەیە بۆ نمونە یاسایەک دەرەچێت کە یاساکە دەرەچێت بۆ خەزمەتکردنی کەسانی کەمەندام دەرەچێت بەس بەداخەوە کە یاساکە دەرەچێت بوونی یاساکە هەیە هەموو ئامادەکاری بۆ ئەکرێ یاساکە بۆ ئەوەی خزمەتی کەسانی کەمەندام کە بەس بەداخەوە ینی جێبەجێ ناکرێ خۆی کە یاساکە دەرەچێت ئیبرەت لە جێبەجێکردنەکە کە جێبەجێ ناکرێ ئەوەیە زیاتر کەم تەرخەمیە کە جێبەجێ ناکرێ جوێنەدانە بە کەسانی کەمەندام یا جوێنەدانە بەم چینە یا بەم توێژە ئەجینا هەموومان نەزانین مافی کەمەندام چییە و شتی کەمەندامان پێداویستەکانی کەمەندام چیە لە وڵاتەیە بەس کە جێبەجێ ناکرێن مانای وایە پژوێ خستنی کەسانی کەمەندامە. باشە کاک فەرهاد پێداویستەکانی ئێوە چێ و پێویستان بە چییە هەم مادی هەم مانەوی پێویستە چی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانی شاری کەرکووک بکرێت؟ خۆی پێداویستەکانی ئێمە هەم مادیشە و هەم مانەویشە لە ڕووە مادیەکەوە کەمەندام تێکەڵ کراوە بە چەند فیئەکەی تر بۆ نمونە بەڕەهاوکە پارەیەکە دێ بە کەسانی کەمەندام لە ڕێگای ڕێعاتی ئیجتیماعیەوە ئەم ڕێعاتی ئیجتیماعیە هینی نەداوە بە کەمەندام تایبەتمەندی نەداوە ئیلا ئەو کەسەیە کە کەمەندام بێ کە ڕێعاتی ئیجتیماعی شمولیکە بۆ نمونە دایناوە لەژێر چینی هەژاریەوە کە چینی هەژاری ئەوەیە کە کەسانێکی هەژار بن
چەندین کەس هەیە هەر وەکو ئێمە ئینسانێکی ساغیشن و وەزئیشان باشە و هەمان شێوە هەر ئەو موچەیە وەرەگرن کە لەگەڵ ئێمەیە کە ئێمەی کەمەندەم یا ئێمەی خاوەن پێداویستی تایبەت وەرەگرین تایبەتمەندی نەدراوە بەوەی کە بڵێن ئەمە کەمەندامە بێتە خاوەنی ئەم موچەیە. ئەمە لە ڕێگەی مەسەرەن موچەوە بابینە سەر ڕێگەی ئەو کارانەی کە ئەکرێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت گونجاو نییە ینی تۆ ئەوە نییە شتێک بڵێ پارە نەبێ ینی مالیە لە بەردەستان نەبێ ینی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە ئەتوانێ هەموو شتێک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە ینی بۆ نمونە هەر بەرپرسێکی ئەم وڵاتە ببینین باسەکەڵە لە ئەوروپا ژیانی کەسانی کەمەندام ئاوایە ژیانی خاوەن پێداویستی ئاوهایە ئەیخۆ ئێمە شیشمان لەوان کەمتر نییە بۆ بەرپرسی ئەم وڵاتی ئێمەش تا ئێستا بیری لەوە نەکردەوە بڵێ وڵات من با دانیشم با ئیشکەم بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەت ئیشێکیان بۆ بکەم ژیانێکی شایستەیان بۆ دابینکەم بۆ ئەوەی وەکو هەمان ئینسانی سەر ئەم سەر ئەرزە ژیانێکی خۆش بەرنە سەر بڵێ. کاک فەرهاد باست لە موچە کرەمێ بزانم موچەی ئێوە سەر بە حکوومەتی هەرەمی کوردستان یاخۆ سەر بە حکوومەتی عێراقیە؟ بەڵێ حکوومەتی عێراقیە زیاتر چکمیان بە لە سنووری عێراقیان زیاتر حکوومەتی عێراقیە. باشە دو ئەکەی موچەکانتان؟ وەکو دوکەوتن نا موچەی کەمەندامان یا خاوەن پێداویستی تایبەت لێرە دوا ناکەوێ. بەڵێ باشە ئەو موچەی کە ئێوە پێتانەدرێ بەشی پێداویستی ڕۆژانەتانەکات چنێکە ئەو موچێ دەتوانن ئێوە ژیانی خۆتانی پێ بکەن؟ بەداخەوە ینی ئەگەر بینە سەر ئەوەی کە بڵێن بەشی پێداویستەکانی ئێمە ئەکەیانە بڵین نە لەبەرەوەی تۆ کە ئینسانکی یەک کەس بێت 125,000 وەرەگرێ ئەگەر ئایلە بەپێی ئەوەی کە خێزاندار بێ خێزانەکەشی ئەچێتە سەری مەقسەد مناڵی هەبێ هەتا هەر ئاخری موچەکە ئەگاتە 275,000 لە موچەکە. بەس کە گەربڵین بەشمان ئەکا بەشکردنی چییە؟ تۆ من ئینسانێکی کەمەندامم لە وڵاتە ئێستا ویستم ئەوە بڵم ینی مەفروزە من بیمەیەکی تەندروستیم هەبێ بۆ ئەوەی کە کەسێکی کەمەندام نەخۆشەکەوێ بشتە خەسخانەکان یا کەسێکی کەمەندام کە نەخۆشەکەوێ پێویستی بە عملیاتە ئەبێ ینی کارێکی وای بۆ بکرێ حەز دەبێ ینی داشکان نییە بۆ کەسە کەمەندامە بکرێ یان کاتێکی بۆ بکرێ بۆ ئەوەی کە تەندروستی هەوڵ بدا کە عملیاتێک یا شتێکی پێویستە بێ بۆ کەمەندامە بە خۆڕایی بیکە وەکو ئەوەی کە بەشی یعنی بەشی عیادەیەک ناکە کە تۆ عیادێکی پێ بکەی ئەو موچەیە. باشە کاک فەرهاد دیارە هەر وەک دەزانین بەداخەوە کە کەرکووک تا ڕادەیەکی زۆر لەلایەن حکوومەتی عێراقیەوە پەراوێز خراوە بەتایبەت بۆ هەموو چینەکان ئەوەی کە دەیانەوێت بۆیان دەستەبەر ناکرێت. پەراوێز خستنی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش لە چوارچەوەی پەراوێز خستنی کەرکووکدا نایبینیتەوە؟ بەڵێ تەواو ئەو قسەیە 100% لەگەڵ ئەو قسەیەتانانی پەراوێزکردنی خەڵکی ئەم شارە لەلایەن حکوومەتی عێراقەوە تەواو پەراوێز کراوە لە هەموو ڕووەکانەوە. باشە کەواتەوە کوڕێکخراوەکەی خۆتان ئێوە چ کارێکتان کردووە و چ هەنگاوێکتان ناوە لەسەر ئاستی ڕێکخراوەی کار بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکەن؟ ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئێمە بەردەوام ئێمە شتەکانی ئێمە زیاتر وشارکردنەوەی کەمەندامانە کەمەندام وشارەکەینەوە زیاتر بۆ تێکەڵبوونی لەگەڵ کۆمەڵگایش لە ئینا هاتووە وشارکردنەوەی کەمەندامەوە تێکەڵکردن لەگەڵ کۆمەڵگایە بۆ نمونە کار و چالاشیمان هەیە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکانە بۆ ئەوەی کەمەندام تێکەڵی کۆمەڵگای بکەینەوە. باشە کەواتە بە شێوەیەکی گشتی کارەکانی ئێوە بۆ هۆشیارکردنەوەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت و هەروەها هاوکاریکردنیان و داواکردن لە کەسانی سەرمایەدار بۆ ئەوەی هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکە لە چ ئاستێکدایە؟ خۆ
خۆی کەسانی سەرمایه‌دار لە وڵاتەیە ئەمێنتە سەر کەسایەتی و کەسەکان بۆ نمونە ئینسان هەیە هاوکاری ئێمەیە سەرمایه‌داریش نییە بڵێ ینی من لێرەوە بێ بە خۆشحاڵی بڵێم ینی هەندێک کەسایەتی هەیە لە شارەکەی وەکو کەسایەتی هاوکاری ئێمەن لێرەشەوە پێم خۆشە ناوێن بێنم یەکێکش بۆی کە ئەو کەسایەتانە بەرز بنرخێنم بۆ نمونە ئێستا کری بارگاکەمان بەڕست ڕێبوارتەها گەندامی پەرلەمانی کوردستانە ئەوە کری بارگەکانمان بۆدا بارگەی ئێمەدا دابینەکە و هەروەها کاک حەمەسوورش هەمان شێوە هاوکاریمان بوو بۆ بەڕێز کاک غازی کەرکووکی هەمان شێوە هاوکارمانی ئەم کەسایەتانە پێویستە من ناوێن بێنم لێرە لەبەری ئەمە چاکەیان ئێمە لەبیرمان ناچێتەوە لەبەری هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەتن. باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرهاد مەحموود ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی داکۆک بۆ مافەکانی کەمەندامان کە لەگەڵمان بوون ومێدەکەین هەم لە ڕێگەی حکومەت و هەم لە ڕێگەی ڕێکخراوەکەی بەڕێستانەوە کار بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بکرێت و بتوانن ئەوانیش وەکەر تاکێکی دیکەیت کۆمەلگا تاوای پێداویستەکانی ژیانیان لەبەردەستا بێت. سپاس بۆ ئامادەبوون. سپاس.